زۆر سپاسی دەستگای خێرخوازی بەخشینەکەی نووسینگەلقی چەمچەماڵ کە پێداویستی و هاوکاری ئەم سەبەتەی خۆراکیان بۆمان دابین کردووە. سپاسی خێرخوازانەکەین، دوعای خێر بۆ خێرخوازانەکەین کە هاوکاری ئەم دەستگایە ئەکەن. ئەم دەستگایە دەستگایەکی ئەمینە، دەستێکی ئەمینن. من وەکو خۆم وەکو دایکی منداڵێکی بێ باوک زۆر سوورمەندم لێیان لە هەموو شتێک لە هەموو ڕوویەکەوە. من یەکێکیان خۆمم لەسەر ئاگر چێشتم بۆ منداڵەکەمە کرد لەبەرەوەی غازێکم نەبوو، تەواخێکم نەبوو، ئەمان بۆیان دابین کردم. بەخوای گەورە بەتانیم بۆ منداڵەکەم ڕاخست، ئەمان پێداویستی و کەلوپەلی ناوماڵیان بۆم دابین کرد. داواکارم لە خوای گەورە ئەو کەسەی کە ئەم هاوکاری ئەگەیەنێت ئەم دەستگایە، خوای گەورە بە باشتی بەرین پاداشتی باتەوە. داواکارم لە خوای گەورە ئەم دەستگایە سەرکەوتووکە. داواکارم لە خوای گەورە ماڵی مسڵمانان ئاوا بێ، ئینشاءالله لە قیامەت بەرهەمەکەی ئەچنەوە. و زۆر سپاسی خێرخوازی دەستگای خێرخوازی بەخشینەکەم نووسینگەلقی چەمچەماڵ. من یەکێکیان خۆمم توانم نەبووە مریشکێ بۆ منداڵەکەم بکڕم. تەلەفۆنم بۆ کاک نەجات کردووە، زۆر بەدڵێکی گەورە لێی وەرگرتوم و تەلەفۆنی بۆ کردومەتەوە. ئەمڕۆ هاتووم هاوکاری وەرەگرم. داواکارم لە خوای گەورە ئەجر و پاداشتی هەموو لایەک باتەوە، سپاسی هەموو لایەکەکەم. بەناوی خوای گەورە میهرەبانیەمەوە کوڕێکراوی قەڵای کەمەندامانی کوردستان دەستپەی ڕاگەاندن مەڵبەندی گشتیمان کە لە چەمچەماڵە خۆمان بە خۆشحاڵ ئەزان کە لە مانگە پیرۆزەدا لە ڕێگەی دەستگای خێرخوازی بەخشنەوە هاوکاری کراین بۆ ئەندامەکانمان. هیواداری نمونەیان زۆر بێ و ئێمە سەرڕایەوەی کە سەختی باری ئابووری ومان و کەمی موچەکانمان هیوادارین خێرخوازان لەم کاتەدا بۆ ئەندامەکانمان و کەسانی کەم دەرامەت بە بۆنە نزیکبوونەوەی جەژنی پیرۆزی ڕەمەزان جلی جەژنی ڕەمەزانی پیرۆز بۆ ئەندامەکانمان دابین بکەن. هیوادارین داواکەم ئەم کاتە جێگای خۆی. هەنای خۆی گەورە و میرەوان دەستخۆشی لە ڕێکخراوی بەخشینەکەین کە توانیان ئەمڕۆ 200 سەبەتە خۆراک بۆ ئێمە دابینکەن کە هەموو جژنانێ جل بۆ ئێمە ئاکەڕن و کە کاتی قوتابخانەش پێداویستەکانمان بۆ دەکڕم. دەستخۆشیش لە خێرخوازان دەکەین کە توانیان ئەمڕۆ یارمەتی ئێمە بدەن. زۆر سپاس دەستگای خێرخوازی بەخشین دەکەم کە سەبەتی خۆراکیان بۆ ناردین و پێشتر جلوبەرگی جوانتر. ئێستاش زۆر سپاسیان دەکەم سەبەتی خۆراکیان بۆ ناردین و بە دوعای خێر بۆ خێرخوازان دەکەم و خوا پاداشتیان بداتەوە. بسم الله الرحمن الرحیم. لە درێژەی کار و چالێکەکانی دەستگای خێرخوازی بەخشین نووسینگەی چەمچەماڵ دیارە ئەمڕۆژ 150 نەفەری کەم دەرامەت و هەژارمان تەسجیل کرد و لێرە 150 کارتۆنی خۆراکمان داپیان. سواز بەخوای گەورە توانیمان دڵیان خۆشکەین بۆم ڕەمەزانە و لەگەڵ ئەوەشتا سوپاسی نووسینگەی سەرەکی سلێمانیەکەین کە خۆراکانیان بۆمان دابین کردبوو و سوپاسی ئەو کەسانەکەین کەوا خێر و زەکات و سەدەقەکانیان ئەهێنە نووسینگەکانی دەستگای خێرخوازی بەخشین و یان نووسینگەی سەرەکی سلێمانی و بە دڵنیاییەوە بەم شێوە دابەشەکرێ بەسەر مەنتیقەکان و ناوچەکانە و بەخصووسەن ئەو شوێنانەی زیاتر کە خەڵکی هەژارنشین و خەڵکی کەم دەرامەتی تایە و هەر لێرە سوپاسی خوای گەورەکەین کەوا نیعمەتێ لە نیعمەتەکانی ئەم ئیسلامە ئەوەیە کە خەڵکێک پەروەرداوێ بە سەدەقە و خێرەکانیان لە ڕەمەزانان و لە غەیری ڕەمەزانە ماڵی هەژارەکان ئاوادانەکەنەوە. بیر لەوە ئەکەنەوە چۆن ماڵی خۆیان سەرسفرایان ڕازاوەیە ئاوا حەزەکەن ماڵی ئەو هەژار و کەم دەرامەتانە ڕازاوە بێ. خوای گەورە ئینشەڵا بەهەشتی خۆی بە قسمەتی و کەسانە بکە و لێرەشەوە سوپاسی و خەڵکە خێرخوازاکەین کە لە دەرەوەی وڵاتن کە خێرەکانیان ئەنێرنەوە ناوخۆی کوردستان و لە ڕێگای دەستگای خێرخوازی بەخشینەوە کە ئێمەش بەم شێوەیە دابەشێکین بەسەر خەڵکی کەم دەرامەت و هەژارە. وەسەلام عەلەیکم وەڕەحمەتوڵڵاهی وبەرەکاتوه.
سەرەتا بەناوی خوای گەورە میرەبان لێرە و سوپاس و پێزانی خۆمان ئاڕاستەی دەستگای خێرخوازی بەخشین دەکەین نووسینگەی چەمچەماڵ کە ساڵانە هەڵدەسێت بە ئەنجامدانی ئیفتار بۆ ڕۆژوانان و بۆ فێرخوازانی قەزای چەمچەماڵ لێرە و دەستخۆشی تاوامان هەیە بۆ هەموو ئەو کەسانی کە لەم پرۆژەیەدا بەشدارن کاوکاری ئەم پرۆژە خێرخوازیە دەکەن لێرە و سوپاس و پێزانی خۆمان ئاڕاستیان دەکەین. بسم الله الرحمن الرحیم یەکێتر لە پرۆژە خێرخوازیەکانی دەستگای خێرخوازی بەخشین دیارە ئیفتاری ڕۆژوانە و ئەمڕۆژ لە چەمچەماڵ ئیفتارمان بۆ ڕۆژوان کرد و دیارە کۆمەڵە خەڵکی بانکراو کە لەوانش قوتابیەکی زۆری تیا بوو هەندێکیش لەوانە قوتابیەکانی خۆمان کە لەسەر ڕێگاکان ئەو خورما بەسەر ڕۆژوانە تەوزیعەکەن پێمان خۆش بووە لەم ئیفتارە بەشداریکەین دیارە ئیفتارێش لەلایەن خێرخوازیەکەەوە بۆکەوە حەقیقە بۆ مناڵ و سوپاسی ئەو خێرخوازاکەن و سوپاسی دەستگای خێرخوازی بەخشینەکەین کە لە هەموو کات و سات و هەموو کات و ساتێکە کە پرۆژەی جیاوازی هەیە و شێوازی جیاوازی هەیە و لە هەموو بۆنەکانە و بە شێوازی ئاەت و حەدیث پرۆژەکانی ئەنجامەدا و هەر لێرەشەوە داواکاری لەخوای گەورە کار و کردەوە خێرەکانمان لێوەرگرێ و ئەم پرۆژەیشمان بخاسە بکاتە خەزیێنەی ئەو دنیامان هەم بۆ ئەو خێرخوازێکی کە بەشدار بوو لەگەڵمانە و هەم بۆ خۆشمان کە بەشدار بووین لە ئەرک و کارەکەدا.